تا ئێستا ئەو تەنسیق و هەماهەنگیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بە کورتراوی بڵێن لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراقیان نیە. ئەمڕۆ هێزی پێشمەرگە ئەوەی کە خۆیان باسییان کرد لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە سنووری ئەو سنوورە کە ویستیان و ئۆپراسیۆن ئەنجام بدەن ڕێگریان لێکرد و هیچ مەجاالیان یاون دا لە کاتێکدا کە ڕێز وزەرا خۆی لە سنوورەکە بووە کە هەر لە هەفتەی پێشوە بینیمان چەند کارمەندێکی ئاسایش و پێشمەرگە بەداخەوە کە لەوێ شەهید بوون. ئەوە تەنسیق و هەماهەنگیەک وایە. ئەو تەنسیق و هەماهەنگیە وەکو پێویست نییە. زۆرترین قسە لە ئەگەر بڵێن زۆرترین قسە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لەسەر گەڕانەوەی پێشمەرگە و لەسەر غورفەی عەمەلیات و لەسەر هێزی هاوبەش و لەسەر کۆمەڵ ئەم شتانە کراوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لەسەر پێشمەرگە و لەسەر جێشی عێراقی. بەڵام وەکو فیعلی و شتی ڕسمی هیچ شتێک نەکراوە. شتەکان تەنها ئیعلام بووە هەر کەسە چۆن ویستی بێتی بەو شێوەیە باسی مەوزوعەکەی کردووە. ئەمانەی خۆمان وەزارەتی پێشمەرگە ئەڵێ ئێمە عەمەلیاتی هاوبەش دروستەکەین و هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوە شوێنەکانی خۆی و تەنسیق و هەماهەنگیمان کردووە لە کاتێکا کە گوێمان لە تەسریحاتی بەرپرسانی وەزارەتی دیفاع و حکوومەتی مرکزیە بێ ئەوان باسی عەمەلیاتی هاوبەشەکە نەک باسی غورفەی عەمەلیاتی هاوبەش. جیاوازیەکان زۆرە. غورفەی عەمەلیاتی هاوبەش ئەوەیە کە هەردوو هێزەکە بەیەکەوە بن کە وەکو ئەو ئەمەلیەی کە ئەمڕۆ کرا کە تەنسیق و هەماهەنگیەک لە بینی هەردوو هێزەکەیان دروست کرێت کە هەر شتێک بکرێ بە ئاگاداری هەردوو لابێ. بەس ئەمەلیاتی هاوبەش هێزێکی پێشمەرگە لیوایە یا فۆجێک یا دوو لیواچی عەمەلیەکەکە لە شوێنێک و هێزێکی عێراقی ژێ لە شوێنێک عەمەلیەکەکە ئەمە ناگابەوەی کە تۆ بڵێ لەسەر خاڵەکان ڕێکەوتن ئەبێ چاوەڕێ بکەین کورد بۆ حەدەس بگەڕێت. ئەوەکو ساڵی 91 ساڵی 2003 ساڵی 2004 بۆ شێوە نەبێ جارێکی تر کورد ناگەڕێتەوەی کە من ئەی خوێنمەوە لە قیادەی سیاسی کووردا بە هیچ شێوەیەک بەرنامەی ئەوە نییە کە کورد جارێکی تر بەهێز بچێتەوە کەرکووک. ئەوێت وەکو ئیشارەتم پیا لە ناوەڕاستی بەرنامەکە ئەم حکوومەتە بەرنامەکەی ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی مرکزیە ئەو کێشە و مەشاکیلانە هەیە چارەسەر بکرێت